لە هەر شوێنێکا کە ئەیانزانی ئێمە لە باشووری کوردستانەوە چوینە بۆ لایەن زەردەخەنەیەکیانەکرە و زەردەخەنەیە لە هیچ شوێنێکی دنیایە نەمبینی بووە. سڵاو ڕێز ڕێک 10 ساڵ لەوە پێش بوو کاتێک لە کوردستانی باشوورەوە ڕێگامان گرتە بەرەو کۆبانێ و ڕۆژاوای کوردستان. دڵمان لە لای ئەو شارە بوو کە هەموو جیهان پێی وا بوو کە دەکەوێت، بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان یەکەم هەنگاو کاتێک کە نامانە ناو ڕۆژاوای کوردستانەوە بینیمان کورد لەوێ خەریکن بە جۆرێکی تر مێژوو دەنووسنەوە. یەکەم شت کە سەرنجی ڕاکێشام و دژایەتیە بوو کە لە نێوان مردن و ژیانە هەبوو و من بە چاوی خۆم پیرەپیاوێکی 70 ساڵانەم بینی کە لە پەنا دیوارێکی ڕووخاوی ماڵەکەیدا لە کۆبانێ دووبارە خەریکی گرتنەوەی چیمەنتۆ و بنیاددانەوەی ماڵەکەی بوو. ئەمە خۆی لە خۆیان نهێنیەکی زۆر گەورە بوو کە من دوای چەندین ساڵ مەسەلەن ئێستا کە ئەبینم مێژوو خەریکە دووبارە ئەبێتەوە ئێستا بە تەواوی درکی پێ یەکەم. ئەمە ئەوەی پێوتین کە خەڵکی کۆبانێ و کوردانی کۆبانێ چاوەڕێی کۆتای هاتنی شەڕ ناکەن بۆ ئەوەی بژین، ئەوان لە ناو جەنگدا خەریکن ژیانە خۆڵقێنەوە جارێکی تر. هەر بۆیە ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە کورد هەرگیز خۆی بەدەستەوە نادات، بەڵکو بگرە لە ناو جەنگدا دووبارە ژیان خۆڵقێنێتەوە. کاتێک چوینە ناو سەنگەرەکان کوڕ و کچانی ئەوێمان بینیمان بەشێکی زۆر لە کوڕ و کچان هەموو خەڵکی گەنجن، یعنی هەموو کوڕ و کچی گەنجن، بەڵام چاویان پڕ بوو لە هیوا و بڕوا. ئەو هەر کاتێکیش کە ئەیانزانی لە هەر شوێنێکا کە ئەیانزانی ئێمە لە باشووری کوردستانەوە چوینە بۆ لایەن زەردەخەنەیەکیانەکرە و زەردەخەنەیە لە هیچ شوێنێکی دنیایە نەمبینی بووە و هەمیشە چاوەکانیان ئەیانوت کە ئێمە لێرین و ئێوەش پاڵپشتمانن، هیچ هێزێک نییە لە دنیای بتوانێت تێکمان بشکێنێ. ئەم هەستە نەتەوەییە و لەگەڵ گەیشتنی پێشمەرگە بە کۆبانێ و ڕۆژ ئاوای کوردستان وای کرد چەکە سوکەکانی دەستیان شکست بە داعش و بە تۆپ و تانکەکانیان بهێنێت لەو ناوچەیەدا. لە دوای شکان و لە ناوچوونی داعش لە شارەکەیە دیمەنەکان گۆڕان کەمێک، کۆبانێ بێدەنگ نەبوو و لە هەر کوچە و کۆڵانێکی کۆبانەیە شەوانە ئاگرێگە کرایەوە، خەڵکی سیڤیل و پیر و مناڵ هەمووی لە دەوریە و ئاگرە کۆبوونەوە تەنها بۆ یادکردنەوەی سەرکەوتنەکانیان نەبوو، بەڵکو وەکو پەرزگایەک بوو بۆ ڕێزگرتن لەو شەهیدانەی کە خوێنیان ڕژا لەو شارەدا. و ئەمە فێری کردم کە کورد هەرچەنە ئەگەر لە خراپترین بارودۆخەکانی شیابێ، هەرچەنە کە لە ناو ئازاری شابێ، هەمیشە یادەوەریەکانی بە بەرز و پیرۆزی ڕاگرێ. ئێستا لە شاشەکانەوە بینم کە دووبارە هێرشی دوژمنان یەخەی کوردی گرتوتەوە لە ڕۆژ ئاوای کوردستان. من ناگەڕێمەوە بۆ سەرخەم، بڕوا بکەن. هەمیشە ئەوەیەنمەوە یادم ئەو زەردەخەنە و پێکەنینانەی ئەو خوشک و برایانەمان لە ڕۆژ ئاوایانمەوە یادم، ئەو ئیرادە و ورەیەیانەیەنمەوە یادم کە من خۆم لەوێ بینی. من ئەو گەلەی لە شەوە خەریکی بنیادنانەوە دروستکردنی ماڵەکانیان بوون لە ژێر بۆردومان و ئاگر و هێرشەکاندا، ئەوەنە بە ئاسانی ناکەوێت و هیچ کاتێک چۆکدا نایەت. ئەو کاتەی لە کۆبانێ بووم تێگەیشتم کە ئەگەر بێت و کوردی یەکگرتوو بێت و هیچ هێزێک نییە لە دنیاە کە بتوانێت تێکی بشکێنێت و بتوانێت بیسڕێتەوە. ئەوەی کە دوێنێ لە کۆبانێ ڕوویدا ئێستا لە برست بە بستی ڕۆژ ئاوا بەردەوامە و بە هەمان بیر و باوەڕ و بە هەمان ئیرادەوە. هەر بۆیە کورد هەرگیز نامرێت، کورد هەمیشە شینە بێتەوە و هەمیشە بە گەورەی ئەمێنێتەوە.